لە هەمان کاتدا دوای دۆزینەوەی ناوەکان دەمویست لە ڕەچەڵەکی ڕەگەزی مانیەکان تێبگەم. دەمبینی مێژونووسان مانیەکان بە هۆری و هەندێک جار بە گۆتی لە قەڵەم دەدەن. لەبەر نەبوونی زانیاری سەبارەت بە زمانی گۆتیەکان پەنام بۆ زمانی هۆری برد. لە سەرەتادا بینیم کە چەند وشەیەک لە زمانی هۆریدا کوردی بوون. لە گەڕانی زیاتردا ژمارەیەکی زۆرم لە وشە هۆریەکان دۆزیەوە کە کوردین. گرنگی دۆزینەوەی وشە کوردیمانیەکان بۆ من ئەوە بوون کە ڕوانگە و بۆچوونی منیان گۆڕی بەرامبەر زمانە دێرینەکان. پێشتر لێکۆڵینەوەم لەسەر ئەو زمانانە کردبوو، بەڵام لەبەر ئەوەی کە نەگەیشت بوومە ئەو بڕوایەی کە زمانی کوردی هێندە دێرین بێت، بۆیە وشە کوردیەکانم بەدی نەدەکرد. بۆیە دۆزینەوەی وشەمانیە کوردیەکان گەورەترین هاوکارم بوون لە دوای وشەکانی بازیان و گەرمیان. بەڕاستی ئەو دۆزینەوانە خستبوومیانە حاڵەتێکی دەرونی سەیرەوە. لەلایەکەوە دڵم زۆر خۆش بوو بە دۆزینەوەکان و لەلایەکی ترەوە نەمدەتوانی بەحەوێمەوە. شەو ڕۆژ خەریکی گەڕان و لێکدانەوە بووم. زمانەوانەکان زمانی هۆری و سۆمەری بە زمانی سربەخۆ دادەنێن و نایان خەنە ڕیزی هیچ کام لە خێزانە زمانیەکانەوە. پێشتر ماوەیەک خۆم بە سۆمەریەوە خەریک کرد بوو، بەڵام جگە لە دووشە شتێکی ئەوتۆم تێدا بەدی نەدەکرد. هۆکارەکەشی ئەوە بوو کە بڕوام نەدەکرد زمانەکەیان هێندە لە کوردیەوە نزیک بێت. بەڵام دۆزینەوەی وشە هۆری و مانیەکان بۆ چوونمی بە تەواوی بەرامبەر ڕابردوو گۆڕی. بۆیە دیسان گەڕامەوە سەر زمانی سۆمەری و لە لێکۆڵینەوەدا بۆم دەرکەوت کە زمانی سۆمەری هەمان زمانی کوردیە. هەتا وەکو زیاتر قوڵ دەبوومەوە شتی نوێم دەدۆزیەوە. دۆزینەوەکان هێندە شپرزەیان کردبووم کە چیتر نەمدەزانی چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەم. بۆم ڕوون بووەوە کە وشە کوردیەکانی وەک ئایش و ئارەزوو و هەشبەسەر و چەندین وشەی تر کە لە منداڵیەوە گوێم لیان بووە هەمویان سۆمەری بوون. لایلایە کوردی و سەرەتای ئەو گۆرانیانەی کە بە لێلێ و لۆلۆ دەست پێ دەکەن هەمووی سۆمەرین. یا کاتێک کە ئەمڕۆ بە زمانی کوردی دەگوترێت هەیدا و بێدا وەک گازەندەکردن لە نادادوەری و نەعەداڵەتی، کورد خۆی نازانێت کە ئەو ڕستەیەی دەڵێت هەموو پێکاتەی دێڕەکە سۆمەریە. وردە وردە بۆم ڕوون بووەوە کە ئەمڕۆ لە لادێکانی کوردستاندا زۆر لە وشەکان کە بەکار دەهێنرێن سۆمەرین. ئیتر جارێکی تر بە تەواوی خۆم خەریک کردەوە بە ڕێزمان و فەرهەنگ و مێژووی هەموو نەتەوە دێرینەکانی وەک سۆمەری و هیتی و هۆری و لۆڤی و ئاڤێستا و سانسکریت و ئەشکانیەکان و هەر بەوانە قایل نەبووم، بەڵکو خۆم ئاشنا کرد بە مێژووی دێرینی یۆنانەکان و ڕۆمانەکان و فڕەنسیەکان و ئەڵمانەکان و فارسەکان و لەگەڵ ڕەچەڵەکی زمانە هندو ئوروپیەکان و دەیان زمانی کۆن و تازەدا کارم دەکرد. دەمویست لە ڕەچەڵەکی هەموو زمانە هندو ئەوروپیەکان و زمانەکانی تریش تێبگەم. هەروەها دەمویست جارێکی تر تێبگەم چۆن ئاینەکانی وەک جودایزم و کریستیان و ئیسلام هاتوونەتە کوردستان و لە هەمان کاتدا دەمویست لە ڕوانگەی زمان و ئاین و مێژووەوە ئاشنای هەموو ئەو نەتەوانە ببم کە لە ڕابردوودا هاتوونەتە کوردستان. بە کورتی دەمویست تا ڕادەیەک بۆشایی لە زانیاریمدا بەرامبەر مێژوو زمانی ئەوروپا و خۆرهەڵات نەمێنێت. لە هەمان کاتدا خۆم بە ڕێزمان و زاراوە جیاوازە کوردیەکانەوە زیاتر ئاشنا دەکرد. دۆزینەوەکان لە ڕاستی نەدەچوون. ئەو نەتەوەیەی کە هەندێک لایەنی ئاکادمی بە نەتەوە و خاوەن مێژووی نازانێت لە پڕ بینیم بە بەڵگەوە باوکی شارستانیەتی مرۆڤایەتی بووە. شتەکان هێندە کەڵەکە بوون، نەمدەزانی چیان لێ بکەم. لە تاوە ڕۆژانە ڕام دەکرد بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە بەحەوێمەوە و کەمێک مانا بدەم بەو خۆشی و یادەوەریە تاڵانەی کە هەم بوون. ئەو هەستی ناعەداڵەتی و کوردی بوونم لە پڕ کەوتە قۆناغێکی سەیرەوە، قۆناغێک کە وشە زەحمەتە بتوانێت گوزارشی لێ بکات. بەشێک لە پرۆسەی لێکۆڵینەوەکانم لە کاتێکدا پێکات بوو کە
لە فێربوونی زمانی سۆمەری لە هەمان کاتدا بەهۆی زمانی سۆمەریەوە شارەزای وشە کوردیەکان دەبووم و لە ڕەگی وشە کوردیەکان باشتر تێدەگەیشتم. بۆ نمونە ناوی دەربەندی بازیان کە سەرەتا ئاماژەی پێکرا وشەکە بنەچەکەی سۆمەری و هۆری و کوردیشە. بە هەمان شێوە ناوی گەرمیان نیوەی سۆمەری و نیوەکەی تری هۆریە. زۆر جار دۆزینەوەی هەندێک لە وشە و دەربڕینە سۆمەریەکان دەیان خستمە حاڵەتی ڕۆحی سەیرەوە. هەندێک لە دەربڕینی گازندەی سۆمەریەکان بۆ چەندین ڕۆژ ڕایان دەچڵەکاندم و لەگەڵ ڕستە سۆمەریەکاندا دەژیام و با و باپیرانم بیر دەکەوتەوە. کاتێک بینیم کە نزیکەی 5,000 ساڵ لەمەوبەر سۆمەریەکان گازندەیان کردووە لە نادادوەری و گوتویانە ئیوتو کە ماناکەی بە کوردی ئەمڕۆ بریتیە لە ئای هەتاو، لەبەر ئەوەی هەتاو یا ئۆتۆ خوای ڕۆژ و عەداڵەتی سۆمەری بووە. بۆیە ئیتر کارەکە لە لێکۆڵینەوە دەرچوو بوو، تێکەڵی ژیانی خۆم بوو، تێکەڵی هەموو یادەوەری منداڵی و پەروەردەی خێزانەکەم بوو. ئالێرەدا کاریگەری ڕستە بەڕواڵەت ساکارەکانی باوکم بیر دەکەوتەوە کە دەیگوتەوە کوڕم کوردی 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 کورد بە. سەنتەری بۆچوونی باوکم لە دێڕێکدا بەرجەسە دەکرا کاتێک کە دەیگوت کوڕم سیاسەت هەمووی درۆیە، گرنگ نییە سەر بە کاملایەن بیت، بەڵام ئەبێت کوردی 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 کورد بیت. هەموو ماوەیەک ئەمەی دەگوتەوە. ئاخۆ ئەو هەستەی باوکم بوو کە بەرەو ئەم ڕێگایە هێنام. ئایا چی وای لە باوکم دەکرد کە ئەو دێڕە هێندە دووبارە بکاتەوە؟ یاخود شیعرەکانی موفتی پێنجوێنی باپیرم بوو کە دایکم هەر لە منداڵیمەوە پێی لەبەر دەکردم و لە قوتابخانە دەمخوێندەوە. موفتی شیعرەکانی پڕن لە هەستێکی بەرزی کوردایەتی و ڕەتکردنەوەی ناعەداڵەتی بە هەموو شێوەکانیەوە. لە تەمەنی 6 ساڵیدا بووم کە دەبوو لە قوتابخانە ئەم شیعرە بڵێم: کوردم و ئەولادی کوردم بیشمرم وەسیەت دەکەم پێم بڵێن ئەی کوردە هۆشت بێ لە جێی تەڵقینمە. پرسیارم لە خۆم دەکرد و دەمویست تێبگەم ئایا قسەکانی باوکم بەردەوامیەکی ڕۆحی با و باپیرانمانن کە لەو دێڕە سادەیە بەرجەستە دەبوو، یان ئەوانە تەنیا بیر و بۆچوونی باوکم خۆی بوون. بۆیە کارەکەم لە مێژوو دەرچوو بوو. بیرکردنەوەی ڕۆحی خۆم، مێژوو، باوکم، دایکم، باپیرم هەمووی تێکەڵی یەکتری بوون. ژیان هەموو مانایەکی نوێ پەیدا کرد و هەمووی وەک شتی زیندوو خۆیان دەنواند. بەیانیان سەعات 6 کە بۆ وەرزشکردن ڕام دەکرد، لە خوێندنی باڵندەکان و لە بۆنی ئاونگی بەیانیاندا هەستم بە مانایەکی ڕۆحی دەکرد. هەموو شتەکان لە بەرچاوما خۆیان بەیەکەوە دەبەستەوە: مێژوو، باوکم، بۆچوونی ڕۆحی خۆم و ئەو بۆشایەی کە لە ناو پرسیارەکانی منداڵیمدا مابوون. ڕۆژ بە ڕۆژ کەم دەبوونەوە. شان بەشانی ڕەوانەوەی ماخۆلانی پرسیارەکانی منداڵیم پرسیاری تر دروست دەبوون. مرۆڤ چەندە مەزنە و چەندە بچووکە، چەند زانایە و چەند گێلە، چەند دادوەرە و چەند تاوانبارە و چۆن مێژوو خۆی یەکەم زۆردار بووە بەسەر میلەتی کوردەوە و چۆن کورد دێرینترین مێژووی نووسراوی هەیە کەچی ئێستاکە خاوەنی سەروەری خۆی نییە. چۆن ئەو هەموو زانکۆیە لە جیهاندا کوردیان بە شایانی ئەوە نەزانیوە کە بەراوردی زمانەکەی لەگەڵ سۆمەریدا بکەن و لە هەمان کاتدا بیرم دەکردەوە کە چۆن ئەم دۆزینەوانە کاریگەری دەبێت لەسەر ژیانی خەڵکی لێ قەوماوی کورد. یەکێک لە کێشە گرانەکانی ئەم کارە ئەوە بوو کە چۆن ئەم بابەتە بخەمە ڕوو. سەرەتا ویستم کە لە سمینارێکدا ئەو زانیاریانە باس بکەم، بەڵام وەک کوردێک زۆر بە گومانم لە جیهان خەمم بوو گەر زانیاریەکان بە نیوە چڵی بخرێنە ڕوو، جارێکی تر خەڵکانێکی ئاکادمی بە پەلە ئەو ڕاستیانە بشێوێنن. لە قۆناغێکدا ئەو دۆزینەوە و بەڵگانە بیرۆکەی دکتۆرایەکی لە مێشکمدا
لەسەر ئەو بابەتە دروست کرد کە بابەتەکەم بێخستنە ڕووی بەڵگەکان پێشکەشی مامۆستایەکی زانکۆی سەواسی بەریتانی کرد. داوای کرد کە دانیشتنێک بکەین. دوای گفتوگۆکردن پرۆژەکەمی قبول کرد بە مەرجەوە، بەڵام پاش ماوەیەکی کەم لەبەر چەند هۆیەکی جیاواز لە بڕیارەکەم پەشیمان بوومەوە. اینجا بڕیارمدا کە هەموو ئەو بابەتە و هۆکاری تێکدانی مێژووی کورد و کوردستان لە کتێبێکدا جێبکەمەوە. ئیتر ئاڕاستەی کارە سەرەتاییەکانم سەبارەت بە کتێبەکە گۆڕی بۆ ئەوەی کە بۆشاییەکی ئەوتۆ لە کارەکاندا نەبێت کە بتوانرێت ئەوەی کە لە ڕابردوودا لەگەڵ مێژووی کووردا کراوە جارێکی تر دووبارە بکرێتەوە و خەڵکانێک بە مەبەست و ئارەزوو یان بە نەزانی ڕاستیەکان بشێوێننەوە. ماوەیەک لە دوودڵیدا بووم کە ئایا بابەتەکە بە زمانی ئینگلیزی یان بە کوردی بنووسم. سەرەتا بە ئینگلیزی دەسم پێ کرد، بەڵام لە دواییدا لەبەر چەند هۆیەکی جیاواز وازم لە ئینگلیزیەکە هێنا و بڕیارمدا بە کوردی بینووسم و دوایی تەرجمەی بکەم بۆ زمانی ئینگلیزی. لە سەرەتادا کارەکە زۆر گران بوو لەبەر ئەوەی کە دەرەنجامەکانی ئەم کتێبە ناسازە لەگەڵ هەموو ئەو بۆچوون و تیۆریانەی کە سەبارەت بە ڕەچەڵەکی زمانە ئەوروپیەکان و میزۆپۆتامیا لە ئارادایە. زۆر لە مێژە کۆمەڵێک تیۆری سەبارەت بە ڕەچەڵەکی زمانە هندو ئەوروپیەکان و ئاینی زەردەشتی و زمانی فارسی خراوەتە ڕوو کە کراونەتە ڕاستیەکی نەگۆڕ و قبولکراو. چۆن بە خەڵک بکوترێت ئەو نەتەوە ئاریەی کە مێژونووسان باسی لێوە دەکەن و زیاتر لە سەدەیەکە کوردی پێوە سەرقاڵ کراوە، بەشێکی زۆری ئەفسانەیە و بەشێکی زۆری لەلایەن هەندێک لە مێژونووسانەوە دروستکراون و لەژێر کاریگەری بۆچوونی ئاینی و سیاسی مێژونووسانی دوای سەدەی حەڤدەی زاینی ئەوروپادا نووسراوە و بناغی دانراوە کە بەڵگە و دۆزینەوەکانی ئەم کتێبە زۆربەیان بە درۆ دەخاتەوە. لەبەر ئەوە دەرکردنی کتێبێک کە پێچەوانەی هەموو ئەوانە بێت بۆ من کارێکی ئاسان نەبوو. دەبوو بە ناخی نووسینەوەی مێژوودا بڕۆمەوە و بزانم بۆ ئەو هەڵانە ڕوویداوە، چۆن ئەو هەموو ڕاستیە لە مێژوودا بزر بووە و کێ مێژووی نووسیوە و بۆ بەم جۆرە نووسراوە. هەوڵێکی زۆرمدا کە تا ڕادەیەک لێکۆڵینەوە لەسەر زۆربەی ئەو نەتەوە و گروپە دێرینانە بکەم کە پەیوەندیان بە کوردەوە هەیە، بەڵام لەبەر نەبوونی زانیاری زمانەوانی هەندێک لە نەتەوەکانی وەک کاسی و ئیلامی کە بە دڵنیایی پەلێکی تری پێکاتەی کوردن نەتوانرا لەم کتێبەدا باس بکرێن. هەندێک جار بەهۆی ئەوەی کە ویستم هاوسەنگیەک بکەم لە نێوان پێدانی زۆرتری زانیاری و دەرکردنی کتێبەکە لە کاتی گونجاودا، بۆیان نەتەوەیەکی وەک ئۆرارتۆ کە هەندێک پەیوەندی زمانەوانیان لەگەڵ کووردا هەیە نەتوانرا کاری لەسەر بکرێت. هەروەها لەبەر هەمان هۆ بابەتی ئاین کە بابەتێکی گرنگی مێژووی کورد و کوردستانە و زۆر ڕووی بە تەواوی شێوێنراوە سەرەتا دانرابوو لەم کتێبەدا باس بکرێت. دوای بڕیارمدا کە بابەتەکە بکەم بە پرۆژەیەکی کتێبێکی تایبەت بە مێژووی ئاینە کوردیەکان لە داهاتوودا. هەروەها ویستم مێژووی کورد تەنیا هەتا وەکو هاتنی ئیسلام بنووسمەوە، یەکەم لەبەر ئەوەی کە دوای ئیسلام مێژووی کورد زۆر ڕوونترە و دووەم ویستم ئەم کارە چەندین ساڵ نەخایێنێت و زانیاریەکان چیتر لە کورد و مرۆڤایەتی نەشاردرێتەوە. بۆ ئەوەی کە بە تەواوی لە پەیوەندی زمانی سۆمەری و کوردی بگەم نزیکەی 3 ساڵم ویست. بە هەمان شێوە تەنیا بۆ تێگەیشتن لە زانیاریەکان و لێکدانەوەی ناوەدێرینەکان کە ئیبن وەحشیە سەبارەت بە کورد خستوونیەتە ڕوو نزیکی 2 ساڵم پێویست بوو. بەو جۆرە هیچ کام لە دەرەنجامەکان لە شەو ڕۆژێکدا بەدەست نەهێنراون. ئەم پرۆژەیەکی زۆر بەرفراوان بوو بۆ گەیشتن بە دەرەنجامەکان. سەدان کتێبی مێژووی بە زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و فارسی و کوردی بەکارهاتوون. تەنها ئەوانەیان لە لیستی سەرچاوەکاندا نووسراون کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کتێبەکەدا ناوهێنراون. لە هەمان کاتدا مامەڵە لەگەڵ لایەنی وشەسازی و فەرهەنگی زمانەوانی
13 زمانی مردووی وەک سۆمەری و هۆمەری و هۆری و هیتی و لۆڤی و میدی و سراسی و لیدی و کاری و پەهلەوی و فارسی کۆن و سانسکریت و ئاڤێستا و لاتین و لێکۆڵینەوە لەسەر ڕێزمانی زۆربەیان کراوە و کار کراوە لەسەر فەرهەنگ و ڕێزمانی نزیکی 20 زمانی زیندووی وەک کوردی بەزاراوە جیاوازەکانیەوە، فارسی نوێ، عەرەبی، ئینگلیزی، فڕەنسی، یۆنانی، سربی، کرۆواتی، سویدی، ئیتاڵی، نەرویجی، دانیمارکی، ئیسپانی، پۆرتوگالی، ڕووسی، ئەڵمانی. بۆیە لە کاتێکدا ئەو پەڕی هەوڵ دراوەکە زانیاری وشەکان بە دروستی بگوێزرێنەوە، لە هەمان کاتدا مامەڵەکردن لەگەڵ ئەو هەموو بەڵگەنامە مێژوویە دەمخاتە گومانی ئەوەی کە لە ناو ئەو هەموو زانیاری و زمانەدا تۆ بڵێ هەڵەی بچووکم بەسەردا نەڕۆیشت بێت. بۆیە بە مەبەستی نەهێشتنی ئەگەری ئەو کەم و کوڕیانە هەوڵێکی زۆر خراوەتە گەڕ و چەندین مانگ تەرخان کراوە بۆ پێداچوونەوەی زانیاری و فەرهەنگەکان و هیوام وایە کە لەوەدا سەرکەوتوو بوو بێتم. زۆر لە مێژوونووسە ئەوروپیەکان و ڕۆشنبیرە کوردەکان دەرکیان بە گرانی دۆزینەوەی ڕەچەڵەکی کورد کردووە و هەندێک جار دۆزینەوەشی بە کارێکی مەحاڵ دانراوە. نزیکی 40 ساڵ لەمەوبەر مامۆستای پایەبەرز مەسعود محەممەد دەرکی بە گرانی دۆزینەوەی ڕەچەڵەکی زمانی کوردی کردووە و پێی وابووە کە گەیشتن بەو ئامانجە لەلایەن یەک کەسەوە کارێکی مەحاڵە و ئەو پێی وابووە تەنانەت بۆ نەوەیەکی تەواویش مەحاڵە ئەو کارە بە ئەنجام بگەیەندێت و دەڵێت ئەمن دەڵێم خۆشم دەزانم دۆزینەوەی داوی پەیوەندی میانی کوردی کۆن و لەهجەکانی ئێستاکەی کارێکە لێی دەوەشێتەوە پەیکەری زێڕی بۆ داڕێژرێ، خاوەنەکەی بە پێشەوای سەرلەبەری ڕۆشنبیر و نووسەر و زانایانی کورد لە قەڵم بدرێت و وەک ئەحمەد شەوقی بکرێ بە میری کوردستانی تاج و گۆچانی ئیمارەتی پێ بدرێت. بەڵام حەزکردن و خۆش ئامەدکردنی من لە شتێک نابێتە پێکهێنەری ئەو شتە. کوێر حەز لە دوو چاوی ساغ دەکا و نیوەی چاوێکی ساغیشی پێ نابڕێ. هەروەک دەزانم کەس نییە بتوانێت قورسایی 10 تۆن هەڵگرێ و یا بەدەست لێکدان ڕەهەوە کەوێ و بفڕێ و یا بە بازێک لە دیژلە بپەڕێتەوە. هەروەهاش دەزانم تۆش دەزانیت بە کەس ناکرێت لەهجەکانی ئێستاکەی کوردی بەڕێی شەقامەڕێدا بپەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشت و پێشتر. ئەم هەموو زانستەی فیلۆلۆژی و کوردناسی و ئارکێۆلۆژی و مێژووی ڕۆژهەڵاتی نێزیک و ساغکردنەوەی تا و تەئسیری تێکەڵبوون و تێکەڵقژان و تێک چرمسانی میلەتان و زمانەکانی ئەم ناوچە پانوبەرینە لە ماوەی 2-3 ساڵدا کاری تاکە کەس نییە، کاری جیلێکی سەر لەبەریش نییە. نەفەسی ئەم کارە لە عومری تاکە کەس و تاکە جیل یەکجار درێژترە. وەک ڕوونکرایەوە ئەم کتێبە و دەرەنجامەکانی بەرهەمی هەوڵ و کۆششێکی زۆرە و ئەو پەڕی هەوڵ دراوە کە زۆرترین زانیاری سەبارەت کورد بخرێتە ڕوو. بە تەواوکردنی ئەم کتێبە هیوام وایە توانی بێتم زۆر ڕووی مێژووی کورد و کوردستانم ڕوون کرد بێتەوە و ڕزگارم کرد بێت لە کاریگەری سیاسی و لایەنی تری سەردەمە جیاوازەکان کە بە تەواوی مێژووەکەی شێواندووە و هەروەها ئەو هیوایە کە لە منداڵیەوە هەمبووە بۆ دۆزینەوەی مێژوو ڕەچەڵەکی کورد توانی بێتم لە ڕێگای ئەم کتێبەوە بە ئەنجامم گەیاند بێت.